سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. ئێستا کاتژمێر 6:20 دقی ئێوارەیە. خۆشمانەویت. سەعات 6:20 دقی ئێوارەیە. دوای بانی مەغریب هەمومان وا ڕاهاتوین بەرەو ماڵەوە ئەڕۆینەوە. ئەم شارە ئەگەر شەوان بیتە ناو بازار هەستەکەی کەسی پیا تێنەپەڕیوە و شارێکە لە شەوانە ژیانی تیا نامێنێت. ئەپرسین ئایا ئەکرێت ئێمە لە شەواندا بازار و یاخود پیاسەکردنەکانمان لە شەوانە بێت جگەلەوەی کە تۆ بەڕۆژ خەریکی کار و کاسپیت یاخود هیلاشیت، بەڵام ئایا ئەکرێت شەوانێک دانی بنی بۆ ئارامی بۆ پیاسەیەک یاخود دوکانەکەت بکەیتەوە هەم لە ڕووی ئەوەی کە بازرگانی لەم شارەیە زیاتر ئەبێت یاخود لە ڕووی ئەوەی کە ئەم شارە لە شەی ژیانی تیامێنێت. تەنها ناوچەیە کە لەم شارەیە ژیانی تیامێنێت لە شەوانە ئەیش بازاری بەردەم سینەماکانە، بەڵام شوێنێک نییە کە ئافرەتان بتوانن بەسەربەستی یاخود بتوانن تیا پیاسێ بکەن لەگەڵ ماڵ و مناڵیانە. ئەپرسین ئایا ئەتوانین ئێمە لە شەوانە لە ئێوارانە ژیان بکەینەوە بەم شارەیە؟ لەگەڵمان نابن. بەرەو کێ ڕێستا؟ بەڵا ئەچم بەرەو ماڵەوە. بەرەو ماڵەوە. بەرەو ماڵی باپیرم. بەرەو ماڵەوە ڕۆ. لەناو بازاڕانیترەوە بەرەو ماڵەوە ڕۆینەوە. بەڵێ بەرەو ماڵەوە. بەرەو ماڵەوە ڕۆم. بەرەو ماڵەوە. لا بەرەو ماڵەوە. لا بەرەو ماڵەوە. ماڵەوە. لاهی بەرەو ماڵەوە. بەرەو ماڵەوە. کاک بەکریان چۆنی؟ زۆر سپاس دەکەم. شتەکان کۆکەنەوە. ئەرە وەڵا بەرەو ماڵەوە. بەرەو ماڵەوە. بۆچی ئێمە وا ڕاهاتوین ئیتر دایمە لە ئێوارانە هەمومان بەرەو ماڵەوە؟ وەڵای ئیتر ئێمە خێزان ئێمە بە تایبەتی ئەنی ئێواران وا پێخۆشترە کە بچیتە ماڵەوە هەمی بەیەک و کۆ بێتەوە، ئەنی لەسەر سفرەکە حازر بێ هەمومان بەیەک. بەرەو ماڵەوە. بەرەو ماڵەوە ڕۆ. وەڵی لەناو بازاڕانیترەوە بەرەو ماڵەوە ڕۆینەوە. وەڵی من تەسەور ناکەم بەو شێوەیە بێت چکە ئێستا هەنێک وایە مەسەر ڕێکسەر ڕاستەخۆ ماڵەوە هەنێکی مەسەر چێتە کافتریایەکە ئیسراحەتێکا، بەڵام بزەبت قسەکەی جەنابەت وایە نەریتێک نییە مەسەرەن ئێمە هەر ئێواران ئیلا نەبێ بگەڕێنەوە ماڵەوە چکە کولتورەکەمان وای فێر کردوین. حتا بۆ نمونە دوکانەکانیش تر سعاتی تر بێتە ناو بازار هیچ شتێک نبینیت ئیتر ئەبێ ڕووکەیتە لای دوکانەکانی لای ماڵەوە یان خۆ سۆپەرمارکێتێک. ڕاستەکەی وەڵی ئەوەی تر کولتورێکە بۆمان ماوەتەوە وەکۆی بڵین چۆن لە باو باپیرانەوە ماوەتەوە ئیتلانە بێت لە کاتی بانگی ئێوارە لە ماڵەوە وجودت هەبێت سەرگەوری ماڵدانیشە و لەسەر سفرە عایلێ خێزان کۆ بێتە ئەوەیە کولتورێکە بەجێ ماوە بەڕاستی. بەڵێ بەرەو ماڵەوە. سڵاو لێ بێ کاکە. ئەبینین قفڵەی لە دوکانەکەت و تاڵ. بەڵێ بەرەو ماڵەوە. بەڵێ. باشە. ئێمە بۆ وارانە هاتوین کە بۆ نمونە بە شەوان دوکانمانە بێت زیاتر لە جەژنەکانە مناسبەکانە بۆ نمونە شەوان دوکانەکانەکەینەوە، بەڵام کاتی تر نییە مەسم دوکانەکان بکەینەوە ئەم شارە سیرەکەی لە شەوا ژیانی تیا نامێنێت هەستەکەی تەواوتر شارێکە چۆڵە بێت. واللهی چۆڵ لە شتەکە بە شەوا وا ڕاهاتەوە نیاڵێ ئێواران بڕۆیت و ئیسراحەتکەی بەیانی تاوەرە لە دوکانی، بەڵام شەوان شتەکە عادەتیە گرتومانە بەزەگە شتەکە چۆن لە شتەکە بێ بەعام و کاتە باشتر، بەڵام تۆ بە ڕۆژ هیلاشی ناتوان مەسم بیکەم بە چەند تایمێک ئێوە ئەگەر چەند کەسێک لە دوکانێک لە عامە ئەکرێەوە هەڵ ڕاستە فعلەن وایە تۆ توانی بۆ نمونە کەسێکتانی ڕۆ لەسەر دوکان بێ یا تا عەسر لە عەسیرشۆ کەسێک هەتا بۆ نمونە دەیشۆ دوکان هەبێ خۆ باشتریشە بگرە زۆر کاریشی باشە کە شەوان تۆ دوکان بکرێتەوانێ لە ڕووی بازرگانی وانشکە تۆ میوانیشەیەتە ڕووی لە شارەکەکە خاص بۆ نمونە لە مناسەباتەکانە ئەگە بۆ نمونە دوکان بکرێتەوانشێکی زۆر باشە. بەرەو ماڵەوە ڕۆم. بەرەو چۆ بچین. چین بۆ چاخانە و دووکۆڵی جگەر و مەگەرە بێ بەستەمەیە چین دۆبینەوە کەم چین لە ناو ماڵ و مناڵی خۆمانە دانیشین باشتر. لا بەرەو ماڵەوە. ماڵە. بەرەو ماڵەوە. هەڵا دایم هەرە بێ بەرەو ماڵەوە بنە شوێنی ترمان نییە لەبەرەوەی کە شوێنی تر نییە بۆیە بەرەو ماڵەوە ڕووین یان ئەگەر شوێنی ترە بێ ئەڕووین بۆی؟ نە تەنها ماڵەوە. خەتای شوێنەکە نییە کە نییە خەتای خۆمانەکە وا ڕاتوین وەلەوا ڕاتیم چینەوە ماڵەتەنە. باشە
بۆ نمونە لە دەری ئەم وڵاتەیە سیرەکەی ژیان ئەو کاتانە دەست پێکا کە دنیا وەرودەر تاریکە بێت بە شەو ژیان نامێنێ سەر بێ بڕێنەوە ماڵەوە بەرەو ماڵەوە ماڵەوە بەڵام عادەتەن ئێواران خەڵگەرە چێتەوە بۆ ماڵەوە درەمە لە کاتێکا کە بەڕاستیەکە دەستگیران ناربی ئەمە فەرقیە لەوەی کە تۆ بڵێن گواستە بێتەوە یا ئەو کاتە لەبەرەوەی ئێستا زوو ئامانەتە ئێستا ئەمانە بێ زوو بێت باڵێ بێگومانەوە وادارین خوا ئاگای لە ئامانەتەکەی تۆ بەرەو ماڵەوە ئێوەش کاتی خۆش شتە کڕیوە دوای شت کڕینەکە بەرەو شۆ بەرەو ماڵەوە ئەخر ئەو تا خۆتە بینیت ئێواران یەکسەر دوکانەکان دائەخەن تر مەجبوری تۆش زوو شتەکان بکڕیت و بڕۆیتەوانێ ئەگەر دوکان هەبێت ئەو وەختە طبعا خۆشتریشە برو کۆمپانیا ڕۆمم لە کۆمپانیام ناچۆمە ماڵەوە ئیشی شەوان تێ بڵێ بەنەزبە بنەوە بە شەوان مەبزام زیاتر لەم شارەوایە زیاتر ئەم خۆیان پێگرت و کاتی سەدام هەروە بوونەوە ڕۆیشتنەوە و کاتانەیە لە شارەکانی کە بڕوان ناکەم کاتی خۆشی کە سەدامی ژوا بوو ئەم شارە هەروە بوو شارەکانی کەوانە بوو وەکە بینین ئێستا کە دوکانەکان داخراون لەبەروی کە ئێوارەیە هەمووی بەرەو ماڵەوە خەڵکیش ناقینیڵێ کە کاتێک کە ئێواران ئەگەر بیتە دەرەوە تۆ هیچ شتێک لە ناو بازاڕە دەست ناکەوێت لەبەری هەموو دوکانەکان داخراون خۆ سەدام حوسێن نەماوە ئێمە لەوە بترسین کە بە شەو دوکانەکان یاخو بازار بکەینەوە پێشەواجان ئێستا ئەچین بۆ چاخانەی شعب ئێوارەیە ئەمانیش خەریکی شۆردنی چاخانەکەن و بەرەو ماڵەوە سڵاوتان لێبێت چۆنی کا ئەمەریان چاکی کاک بەکریان چۆنی زۆر سپاس دەکەم شتەکان کۆکەنەوە ئەرە وەڵا بەرەو ماڵەوە بەرەو ماڵەوە باشە ئەی بیرتان لەوە نەکردوتە مەسەن ئەم چاخانەیە شەوان هەبێت ببێ بە نەریتێک مەسەن خەڵک ئەگەر بێتە ناو بازار چایەک لای ئێوە بخواتەوە بۆ هەموو ماوە ڕاتوین ئێواران تاو ئەڕۆینە ماڵەوە ئەو قسە زۆر جوانە تەمەن تۆ لەبی لەبیری نایەت لە سلێمانیە سلێمانی هەروە بووە ئێوانان شەو نییە وەختی ئیسراحەتە هەروە بووە لەوای باکە بەرەحای ببزار چاک ئەیزانی ئەوسا ئەڵێن لە ترسەوەی کە سەدام حوسێن بووە ئێستا لە ترسی چی وەڵا لە ترسمانی لەخوا بەزیاوێ دەباخەکە بێت دەڕۆی مەش بیکەینەوە ئێمە یەکێ بە وەجبات بۆ نمونە مەسەن گە دوکانەکان یاخود ئێوە بۆ بیکەن بە وەجبات کە خۆت فەرمووت باشە بیکەن بە چەند تایمێک باشە ئەو تایمانەت دابشکەن بەسەر هەر کەسێکتانە ئێواران دوکان چاخانەکان بکرێتەوە مەسەرەن جێوی ئەم شارە خۆشتر نابێت خۆشە بێت زۆر زۆر خۆشە بێت تا سلێمان کوردستان تێگەشی وڵات ینی شوێنە کە تێگەشی کە خۆشی شوێن لە هەموو دنیاە من حەزەکە بکرێتەوە شەو بابێتەوە باشە بکرێتەوە ئێمە لە خزمەتیانان ئێستا چاخانە تەمەن چاخانە وەختی خۆی زمانی حکوومەت ترسی خەڵک ترسی هەبوو کە لە تر ساعت نەیەکە بەڵام ئێستا وجهۆک ئێستا بەعامە وەزعی خۆشە مەسەلا کورد ترس سعات 12 ساعت یەک بڕۆڕانێ ئەو خۆشە بەڵام بۆ ئێمە لە جەژنانە و لە مناسەبەکانە یا ڕەمەزانە دوکانەکان بە قەیسەرەکان بازارەکان بکرێتەوە بۆ شتکردن قەڵەباڵغی بەڵام با ئێستا جەوێکی خۆشە لە ئارامە خەڵک پێمان خۆشە هەموو شوێنێک هەبێ ئێمەش لەگەڵ ئەو خەڵکە ئەیکەینەوە چاخانەکان بەڵام تۆزێکی تر بوو بە ساعات 6 و 7 خەڵک هەمووی دایە خاڕوەتەوە بەعام بەڵام پێمان خۆشە ئێستا بەعام قەڵەباڵغی خۆشە بێ شارەکانە ئەو بیانە ئەو خەڵکانە و عەرەبانەوە نە هەموو یەنە شارەکانەوە یەنە ناو سلێمانەوە هیچی خەڵک بە دوای خواردنی شاکر لەوانی خواردن نەبێ بەڵام چاخانە نەبێ بۆ ئێستا ببێ خۆش لەگەڵ بەم ئێوارەیە گوێمان لە ئاوازێک بوو یەکێ لە ئاوازەکانی گۆرانەکانی هونەرمەندی عێراقی نازم خەزالی حەیاک بابا حەیاک چۆنیت چۆنی تۆ باشی کوردی دەزانی وەڵا کەم ئەمە عەرەبە لە بەغا ئەم پارچە مۆسیقایە پێشکەشە بە ئێوە کە یەکێک بوو لە گۆرانەکانی هونەرمەندی عێراقی نازم خەزالی دوای ناوبڕێک ئەگەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن